کردەوە کە لەم قۆناغە هەستیارەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان و هەموو پێکهاتەکانی تێدەپەڕن پێویستیمان بە تەفاهم و بە لە یەکتر تێگەیشتن و بە تەوافق هەیە بۆ هەموو ئەو پرسە چارەن و سازانەی کە ئەمڕۆ دێتە پێش بۆ هەرێمی کوردستان. طبیعی هەر لەم کۆبوونەوەیەدا حقیقات من وەکو لێرە وەکو سەرۆکی حکوومەتیش زۆر خوشحاڵ بووم بەوەی کە گوێبیستی ئەوە بووم بۆ یەکەم جار دوای ئەو هەموو ساڵە خوتبەی ڕۆژی جمعە لە هەولێر بە زمانی تورکمانی بووە. ئەمە جێی خوشحاڵیە و ئەم تابلۆی پێکەوە ژیان و پێکەوە کارکردن و پێکەوە ژیانی ئاشتیانە لە هەرێمی کوردستان شتێکە کە بەڕاستی جێی شانازیە بۆ هەموو ئەو پێکهاتانەی کە لەم وڵاتەدا دەژین. ئەو پێکهاتانە بە کورد بە تورکمان وەکو دووهەمین نەتەوەی کە لەم وڵاتەی ئێمەدا دەژین و پێکهاتەکانی تریش پێکهاتەی بڵێن ئاشووری، کلدانی، سریانی هەمومان پێکەوە جوانی. ئەو خەبەرێکی زۆر دڵخۆشکەر بوو و بەڕاستی خۆم شانازیم بەوە کرد کە ئەمڕۆ ئێمە لە هەرێمی کوردستان ئەم تابلۆیەی پێکەوە ژیان و پێکەوە کارکردنی هەندێک باس لەوە کرا ممکنە شوێنەکە تۆزێک بچووک بێ ئێمە ئیوادارین دەتوانین یارمەتی ئەوە بدەین کە ئینشاءالله شوێنێکی باشتریش پەیدا بکەین بۆ ئەو مەسەلەیە. بە تەکید مهمە بۆ ئێمە ئەو هەموو ئەو پرسانەی کە دێنە پێش ئێمە لە هەرێمی کوردستان نابینین و ئەم پێکهاتانەی کە لێرن وەکو ئەقەلیەت سەیریان ناکەین وەکو نەتەوە ئەو نەتەوانەی کە هەو ڕێگە و ڕیشەیەکی زۆر قۆڵیان لەم وڵاتەی ئێمەدا هەیە ئێمە وا سەیریان دەکەین و ئەم پێکهاتەش کە پێکهاتەی تورکمانە وەکو دووهەمین پێکهاتە لە هەرێمی کوردستان هەمیشە جێی ڕێز بووە دەوریان لە هەموو قۆناغەکان بۆ پشتگیری لە هەموو ئەو پرسانەی کە لە هەرێمی کوردستان هاتوونەتە پێش جێی تەقدیر و سوپاسن و ئێمە هیوادارین ئەم شتانەی کە دێتە پێشیش لە مستەقبەلیش لە ئایندەشدا ئێمە بتوانین بە حوار و گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنەکان ئەو پرسانەی کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە چارەسەر بکرێن و زۆر سپاسی. فەرموو کەوت. خۆی پێم وایە ئەمە پاشەکشەیەکی زۆر گەورە دەبێت لە مەسەلەی پێکەوە ژیان و دیموکراسیەت لەم وڵاتەدا. من ئێمە وەکو لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان پێمان وایە ناکرێ بەو شێوەیە ڕەفتار لەگەڵ ئەو پێکهاتانە بکرێتن. ئێمە دژی ئەوەین پێمان وانیە شتێکی باش بێ و هیوادارین ئەوە لە هەرێمی کوردستاندا ڕوونەداتن چ بە نیسبەت تورکمان و چ بە نیسبەت مەسیحیەکان و حقەت ئەگەر هەر لایەنێک هەر کەسێک ئەم بیر و بۆچوونە هەیە ئێمە پێمان وایە ئەمە پاشەکشەیەکی زۆر گەورە دەبێت لە مەسەلەی پێکەوە ژیان و لە مەسەلەی دیموکراسیەت لە وڵاتی ئێمەدا. لەم کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمە باسی ئەو پرسانە کرا، باسی پرسی دەستور کرا، باسی پرسی سەرۆکایەتی هەرێم کرا. تەکیدمان لەوە کردەوە کە پرسی سەرۆکایەتی هەرێم مەسەلەی دەستور پەیوەندی بە لایەنێکی سیاسیەوە نییە، پەیوەندی بە هەموو ئەو پێکهاتانە هەیە کە لە کوردستاندا دەژین، بە کورد، بە تورکمان، بە ئاسووری، کلدان، سریان، هەموو ئەو پێکهاتانەی کە یەزیدی، هەموو ئەوانەی کە ئەمڕۆ لەم وڵاتەی ئێمە دەژین ئەمە پێویستە لەناو خۆمان قسەی لەسەر بکەین و یەکلای بکەینەوە. مەسەلەی دەستوریش دەبێت زامنی پاراستنی مافەکانی هەموو ئەو نەتەوانە بێ و هەموو ئەو دیاناتانە بێ کە لە هەرێمی کوردستاندا دەژین. ئێمە تەکیدمان لەسەر ئەو چوارچێوەیە کردووە و بەردەوامیش دەبین لە هەوڵەکانی خۆمان بۆ ئەو مەبەستەکە بکەین. خۆی ئەوەی کە ئێمە لەگەڵ برادران ئەمڕۆ لەگەڵ برادرانی تورکمان و ئەحزابی سیاسی باسمان کرد، هەر ئەو باسانە بوون کە لەگەڵیان لایەنەکانی تریش باسمان کرد. مەسەلەی پرسی دەستور
پرسی سەرۆکی هەرێم کە دیسان ئەم پرسە پەیوەندی بە هەموو لایەکمانەوە لەبەر ئەوە ئێمە بۆچوونی ئێمە وایە کە دەبێت لەگەڵ هەموو لایەنەکان قسە بکرێت نەک تەنها لەگەڵ لایەنێک ئەم پرسە پەیوەندی بە تورکمان هەیە وەکو نەتەوە چکە ئەوانیش بەشێکن لە هاوڵاتیانی کوردستانی بەشێکن لەو هاوڵاتیانە پێویستە قسەیان لەسەر بکرێ بیر و بۆچوونی ئەوانیش وەربگرێ و لەگەڵ لایەنەکانیش هەروە باسمان کردووە. ئەم مەسەلە تەدەخڵنیە ئێمەش بزەوت وا دەڵێن ئەمە پرسێکی پارلەمانیە و پرسێکی هەرێمی کوردستانە و دەبێ خۆمان چارەسەری بۆ بکەین. آخر پرسیار آخر ئەمە پێشکی بەناوی لایەنەی سیاسی و تورکمانەکان کە لە پەرلەمانی کوردستان پێخۆشحاڵ بوون کە وەکدی پارتی بە سەرۆکایەتی کاک میرچیڤان بارزانی کە زیارەت ئێمەیان کرد لەم کۆمەڵەدا باسی ئەو پەیوەندێکە لە نێوەماندەوە باسیەکرا لە عینی کاتە باسی بارودۆخی هەرێمی کوردستان کە باسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە عینی کاتشدا باسی دەستورکرا ئەو بەنسبەت ئەو پرسیارە ئێمەش بەداخەوە ئەمە ئەم پرسیارە کە ئێستانی ئەوە لە مێژە کە زۆر باسی ئەمە دەکرێت کە ئەم لایەنە سیاسیانە کە تەرەفن لە لایەنێکی کوردی و داعمی لایەنێکی کوردی ئەم ڕێیە زۆر غەڵەتە ئێمە کە وەکو پێکاتەی تورکمان پێکاتەیەکی گرنگین پێکاتەیەکی ئەساسینە دەبێت پێکاتەی تورکمان هەم لە پەرلەمانی کوردستان و هەم لە مؤسسەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی فعال و کارە بەشدار بێت لێرە دەکە ئێستا هەندە لایەنیش کە و برادەرە پرسیار کرد هەندە لایەنیش کە دەیانەوێت لەسەر لەو ئەساسەی کە دەست پێ بکەن دەیانەوێت بۆ کەمکردنەوەی ئەم کۆتایە کە حقیقەتەن ئەمەش کە مەترسیدار دەبێت بۆ دموکراسی هەرێمی کوردستان کە باسمان کرد کە ئێمە لە هەرێم پێکەوە ئەژین دەبێت ئەم پێکەوە ژیانە بکە ئەساسێک بۆ مەبادەکانی دموکراسی و بۆ مەبادەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا ئێمە ئەم ڕێیەی ڕەت دەکەینەوە و قبول ناکەین شتی واژ نییە یعنی کە ئێمە ئەو ڕۆژێکە لە 23 حوزێران کە لە 23 حوزێران من وەکو لایەنێکی سیاسی لەوانەیە لەگەر پارتی لەگەر برادران ئەو علاقاتە مەسەلەن کە وەکو ئاسای علاقەتێکی وها ئەوەشمان نەبوو بەڵام کە ئەو مووقفە وەجرە ئەوە مووقفی ئیرادەی خۆمان بوو نەمانوش کە ببینە تەرەف لەو لایەنە ئێمە دعمی تەوافقی سیاسی و تەوافقی نیشتمانی دەکەن لە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێستا کە لە بارودۆخێکی حساسی لە بارودۆخێکی هەستیا ئەژین دەبێت بە شێوەیەکی هەستیا تەعامل دەبێت. زۆر سوپاس. بەڵێ بینێران ئەوە هاوەدیتی کۆنگریا ڕۆژنامەوانیانی چیروان بارزانی بوو.